هەوڵەکان بۆ بەستنەوەی سیستمی خوێندنی باڵای هەرێم بە ڕیزبەندی زانکۆ جیهانیەکان کاری لەسەر دەکرێتەوە هەوڵ دەدرێت کە ڕیزبەندی زانکۆکانی هەرێمی کوردستان لاستی ڕیزبەندی زانکۆ جیهانیەکان بن و باس لەم بابەتە دەکەین هەوڵەکان بەکوێ دەکات چۆن کار لەسەر ئەم بابەتە دەکرێت و هاوکات پرۆگرامەکانی زانکۆ کە خوێندکاران دەخوێنن تا چەندە کاریگەری لەسەر ئاستی زانستی زانکۆکان وارووا بەرەوپێشوونی زانکۆکان و خوێندکاران دەبێت و چۆن کارکراوە بۆ گۆڕانی پرۆگرامەکان تا بە شێوەیەکی گشتی لەگەڵ پێویستی بازار و واروها ئاستی زانستی ئەم سەردەمەدا بموچێت تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد حسێن سەرۆکی دەستگای سەرپەرشتی و دڵنیایی جۆری کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت دکتۆر محەممەد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی هەڵبەتە بە شێوەیەکی گشتی ئەو هەوڵانەی کە کاری لەسەر دەکرێت بۆ بەستنەوەی یاخود ڕیزبەندی زانکۆکانی هەرێمی کوردستان بە زانکۆکانی جیهان کاری لەسەر دەکرێت ئەم هەوڵانە بە کێو گەیشتووە زۆر سوپاس مێرەبانخان بەیانی جەنابەت و تەواوی بینەرانی کورسات باش زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە تەوان بە شێوەیەکی گشتی دۆخی زانکۆکانی هەرێمی کوردستان لە ئاستێکی باشدایە بەو پێی بۆ ئەم ساڵی خوێندنی 2023-2024 کۆی گشتی دەرچوانی پۆلی 12 لە زانکۆکانی هەرێمی کوردستان کورسی تەواویان بۆ تەرخان کراوە و زانکۆکانی هەرێمی کوردستان زیاتر لە 6,000 کورسی دەرفەتی خوێندنیان ڕەخسان بۆ دەرچوانی پۆلی 12 و سەرباری ئەوەی کە ئەو خوێندکارە خۆشەویستیانەی کە لە پۆلی 12 دەرچوون توانیان دەرفەتی خوێندنیان دەستکەوێت لە زانکۆکانی هەرێمی کوردستان و کورسیان دەستکەوت سەرباری ئەوەی زیاتر لە 20,000 کورسی بە بەتاڵی ماوەتەوە ئەمە جگەلەوەی کە وەزارەتمان لە جێوە استراتیژیەتی وەزارەتی خوێندنی باڵا و جنابی وەزیری خوێندنی باڵا ئەوە بووە کە سەرجەم دەرچوانی پۆلی 12 دەرفەتی خوێندنیان هەبێ بە یەکسانی بۆ ئەم مەبەستەیشە دوو زانکۆی نوێ لە هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵی خوێندن کرایەوە یەک لە گەرمیان کە زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان بوو ئەوی تریان زانکۆی ئاکرێ بۆ زانسەکردارەکان کە لە ئاکرێ کرایەوە و هەردوو زانکۆ ڕووی دەرگایان بە ڕووی خوێندکاران کرایەوە بۆ ئەم ساڵی خوێندن جگە لەوەی ئێمە لە هەرێمی کوردستان جگە لە زانکۆ حکوومیەکان ژمارەیەکی باشە زانکۆ تایبەت و پەیمانگە تایبەتەکان هەیە کە ئەوانش بۆ ئەو خوێندکارانەی کە بپی خواستی خۆیان یا دڵخوازی خۆیان نەبووە پرۆگرام ئەو بەشانەی کە تێدا وەرگیراونیان بە هیچ شێوەیە تەقدیمیان نەکردەوە بۆ وەرگردن دەرفەتی ئەویان لە بەردەمدایە بۆی بتوانن لە زانکۆ و پەیمانگە تایبەتەکان دەرفەتی خوێندنیان هەبێت. باشە دکتۆر هەڵبەتە لە چەند ڕۆژی ڕابردوودا وەرکشۆپ سیمینار هەبوو تایبەت بەوەی کە کار بکرێت لەسەر بەستنەوەی سیستمی خوێندنی باڵای هەرێم بە سیستمە جیهانیەکانەوە چۆن کار لەسەر ئەمە دەکرێت و کاریگەریەکانی ئەمە لەسەر بەرەوپێشوونی یاسی زانکۆکان چی دەبێت؟ ئەگەر سوالەکە دووبارە بکەیتەوە بێرە گوێم لە دەنگ نییە بە تاوەتی ببوورە ببوورە ئەگەرستە گوێبیستی دەنگی من بێ من پرسیارەکە دووبارە دەکەم هەڵبەتە لە چەند ڕۆژی پێشووتر وەرکشۆپە بوو بۆ ئەوەی با بڵێن سیستمی خوێندنی باڵای هەرێمی کوردستان لەگەڵ زانکۆکان یاخود لە ڕیزبەندی زانکۆکانی جیهاندا بێت و کار لەسەر ئەمە بکرێت چۆن هەنگاو بۆ ئەم کردارە دەنێن؟ تەبەن وەزارەتی خوێندنی باڵا مێرە باخان بۆ ئاگاداری جەنابتان ئەو هەنگاوانەی کە ناوێتی بەرەو بۆی بتوانێت زانکۆکانی هەرێمی کوردستان بەسێ بە زانکۆ جیهانیەکان ئەتوانین بیگەڕێنەوە بە ساڵی 2012 کاتێک وەزارەتمان پرۆسەی دڵنیایی جۆری لە زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار جێبەجێ کرد و پرۆسەی دڵنیایی جۆری پرۆسەیەکە پەیوەستە بە بەرزکردنی ئاستی ئەکادمی و زانستی مامۆستایان لەناو لە زانکۆکانی هەرێمی کوردستان و دەرفەتی زیاتر لە بەردەم مامۆستایانە بۆی بتوانن چالاکی جۆرا و جۆر لە زانکۆکان ئەنجام بدەن و هەروەها ئاستی زانستی مامۆستاکان لە ڕووی ئەنجامدانی توێژنەوە لە ڕووی ئەنجامدانی سیمینار و وەرکشۆپەوە کار بۆ ئەوە بکەن بۆی بتوانن بە پێی نوێترین ڕێگاکانی وانەوتنەوە لە ئەنجامدانی یان لە جێبەجەکردنی وانەکاندا بەکار بێنن پرۆسەی دڵنیایی جۆری تەبعاان پرۆسەیەک بوو هەندانی مامۆسایان بۆ بۆی بتوانین مامۆستان بەسین بە ئاپتودەیتی ئەو مێتۆدۆلۆژیانەی کە ئێستا لە دنیادا مامۆستانی زانکۆ بەکاری دێنن و لە ڕێگەی ئەوانەوە توانیمان ژێرخانێکی تەواو دروست بکەین بۆەوەی لە ساڵی 2015ەوە وەزارەتمان هەنگاوی نابەوەی کە پرۆسەی ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکان جێبەجێ بکات بۆ ئەم بەبەستەیشە پرۆسەیەک بە ناوی پرۆسەی ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکان کە ناشنال یونیڤرسیتی ڕەنگینە لە وەزارەتی خوێندنی باڵا پێکهێندا بە پێی پێوەرە و ستاندەرە نێودەوڵەتیەکانی ڕیزبەندی زانکۆکان کاریان لەسەر ئەوە کرد کە بتوانن زانکۆکان
ڕوحێکی منافسە لە نێوانی خۆیاندا دروست بکەن لە هەمان کاتدا زانکۆکانمان هەنگاو بنن بۆەوەی بتوان بەرەو پێش بچن و لەسەر نەخشەی جیهانی خوێندنی باڵا دەربکەون. وەزارەتمان پشگیریەکی تەواوی کردووە لە هەنگاوەکان و هەروەها زانکۆکانی هەرێمی کوردستان بە سوپاسەوە بەدەم داواکارەکەی وەزارەتی خوێندنی باڵاوە هاتوون و لەم لەگەڵ دەست بە کاربوونی جەنابی وەزیری خوێندنی باڵا کاکتۆر ئارام پرۆسەی بەنێودەوڵەتیکردنی زانکۆکان زیاتر زەق کرایەوە کار لەسەر پرۆسەی بەنێودەوڵەتیکردنی زانکۆکان کرا. ئەمە بەڕاستی فاکتەرێکی زۆر سەرەکی بوو بۆی بتوانین دەرگای زانکۆکان بەڕووی دەرگای زانکۆ نێودەوڵەتیەکانەوە چی زانکۆی ئەوروپی پێچی زانکۆی بریتانی و ئەمریکی بێ بکرێتەوە و پرۆگرامی هاوبەش لەگەڵ ئەو زانکۆانە جێبەجێ بکرێت. لە هەمان شاتە مامۆستایان و خوێندکاران دەرفەتی زیاتریان لەبەردەستا بوو بۆی بتوانن پرۆگرامی هاوبەش لەگەڵ هاوتاریبەکانی خۆیان لەو زانکۆانە جێبەجێ بکەن. باشە دکتۆر، ئەم هەنگاوانەی کە وەزارەتی خوێندنی باڵا و لایەنە پەیوەندیدارەکان لە خوێندنی باڵا و باڵێنی زانکۆکان ناویانە دەکرێت بڵێ بە پێی پێویست ڕنگدانەوەی هەبووە لەسەر بەرەو پێش چوونی زانکۆکان یا هێشتا دەکرێت بڵێ ئەم هەنگاوانە هەنگاوێکی دوورمەدا و کاری باشتری دەوێت؟ مهرەبان خان دەنگ زۆر خراپە. ببوورە دکتۆر، مادەم پرسیارەکە دووبارە دەکەمەوە. باز لەوە دەکەم ئەو هەنگاوانەی کە باست کرد بۆ بەرەو پێشبردننی ڕیزبەندی زانکۆکان هەم لەسەر ئاسی ناوخۆ هەم بەستنەوەی بە زانکۆکانی دەرەوە تا چەند دەتواندراوە بەپێی ئەو پلانەی کە وەزارەتی خوێندنی باڵا دایناوە ڕنگدانەوەی هەبێ لەسەر زانکۆکانی هەرێمی کوردستان لە ئاستی چاوەڕوانی وەزارەت تا بووە؟ بەڵێ مێرەبان خان تەبەن هەنگاوەکان کە وەزارەتی خوێندنی باڵا داوەتی وەکو بۆ پێشتر بۆم باسکردی هەنگاوی جددی بوون بۆی بتوانین زانکۆکانان ببەستینەوە بە زانکۆکانی دەرەوە. ئەو هەنگاوانەی کە بە شێوەیەکی پراکتیکی کراون ئەوە بووە کە لەگەڵ هاوبەشە نێودەوڵەتەکانمان کارمان کردووە بۆی بتوانین بە تایبەتی لە دەستگا زانستی و ئەکادیمیەکان کە تایبەتن بە ڕیزبەندی زانکۆکان کۆمەڵێک دەستگای ڕیزبەندی زانکۆجییانەکان هەیە لە دنیادا وەکو وەبمەتریکسە، QS شنگهایە، تایمسە، هەندێک لەمانە ڕاستەوخۆ کار لەگەڵ زانکۆکان دەکەن بە مەبەستی کۆکردنەوەی داتا و شیکردنەوەی داتاکانیان بۆی بتوانن جێگەیان بکەنەوە لەو لیستی ڕیزبەندی زانکۆکانی جیهاندا. جەنابەت دەزانی ڕیزبەندی زانکۆکان کاریگەریکی یەکجار هەیە لەسەر خوێندکاران و ئەوانەی کە خواستی وەرگردنیانێ لە زانکۆکان ساڵانە چاوەڕوانی ئەوەن کە بزان لە دنیادا چ زانکۆیەک ئیمپاکتی لە هەموو زانکۆیەکی تر زیاترە. وەنمونە لە ئەمریکا زانکۆی هارڤرد هەیە، MIT هەیە، لە بریتانیا زانکۆی ئاکسفۆرد و کەمبرج ساڵانە ئەمانە منافسەیەکە لە نێوانیان. بۆ ئەم مەبەستە ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا باسی پرۆژەیەکمان کرد بۆی بتوانین لەگەڵ یەکێ لەم دەستگایانە ڕاستەوخۆ کار بکەین. بۆ ئەم بەبەستە دەستگای سەرپرستی دڵنیایی جۆی لە وەزارەتی خوێندنی باڵا وەت ئەو تیمەی کە لێرە کار دەکات لە دەستگاکەمان پەیوەندی کرد بە کۆمەڵێک لەم دەستگایانە بە سوپاسەوە دەستگای تایمز هایر ئێجوکیشن کە دەستگایەکی بریتانی معتەبەری زانستی ئەکادیمیە و یەکێکە لە هەرە بەناوبانگترین دەستگاکانی ڕیزبەندی نێودەوڵەتی زانکۆکان. بە سوپاسەوە وەڵامێکی زۆر ئیجابیانە بوو بۆ ئێمە هاتنە سەر خەت بۆ ئەوەی بتوانین پێکەوە کار بکەین. بۆ ئەم بەبەستە ئێمە 2 ڕۆژ پێش ئێستا وەرکشۆپێکمان ئەنجامدا. لەم وەرکشۆپە لەکە لە هەولێر ئەنجامماندا بۆ سەرجەم نوێنەری زانکۆ حکومی تایبەتەکان مەبەستمان لەوە بوو لەگەڵ ڕاستەوخۆ لەگەڵ تیمی تایمز هایر ئێجوکیشن گفتوگۆ بکەین باس لەو پلان و استراتیژیەی کە تایمز بەکاری هێنێ بۆ ڕیزبەندی زانکۆجییانەکان هاوبەشمان کرد لەگەڵ سەرجەم نوێنەرانی زانکۆکانی هەرێمی کوردستان لە زانکۆ حکومی تایبەتەکان و ئەمە هاوتەری بە لەگەڵ ئەو کاری کە ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا لە ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکان کردومانە پێمان باش بوو بە پێ ئەو پێوەرستاندنە نێودەوڵەتانە ببینین چی پێویستە بۆ زانکۆکارمان کە بەداخەوە تاکو ئێستا هیچ لە زانکۆکانی هەرێمی کوردستان لە زانکۆکانی عێراقیش بوونیان لە لیستی تایمز هایر ئێجوکیشن نییە. ئەم هەنگاوەمان ناوە لەسەر داوای و ڕاستپاتەی بەڕێز جەنابی وەزیری خوێندنی باڵا و هەروەها تەواوی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا کە پاڵنەرێک و پشگیرێکی تەواو بوون بۆی ئێمە ئەم وەرکشۆپە بکەین و وەرکشۆپێکی زۆر باش و نەوعیمان کرد توانیمان تێگەشتێکی باش بکەین لە نێوان تیمی تایمز هایر ئێجوکیشن لەگەڵ بەڕێزان سەرۆک زانکۆکانی هەرێمی کوردستان و لە زانکۆی حکومی و تایبەت. باشە دکتۆر، تایبەت بە پرۆگرامەکانی خوێندن لە زانکۆکاندا کاتێککە پرۆگرامێکی خوێندن لە زانکۆکاندا دەخوێندێت دەکرێت بڵێ بەپێی
پێویستی سەردەما یاخود بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری پرۆگرامەکانی خوێندن لەسەر بەرەو پێشچوونی ئاستی زانستی زانکۆکان چۆن کاری لەسەر کراوە؟ پرۆگرامی خوێندن جەناب دەزانی گرنگترین عنصری سەرەکی لە ناو زانکۆکاندا بەڕاستی پرۆگرامی خوێندنە کە ئێمە بتوانین چۆن پەرە بە پرۆگرامەکانی خوێندن بین. جەناب دەزانی ئەمڕۆ بازاری کار بازاری کارێکی بەردەوام لە گۆڕانکاریدایە. ئێمە بە پرۆگرامەکان بەو بەشە ئەڵێن پەرەپێدانی پرۆگرامەکان واتە پرۆسەیەکە بەردەوام لە پەرەپێداندایە بەردەوام لە گۆڕاندایە. پرۆسەی پەرەپێدانی پرۆگرامەکان پرۆسەیەکە کە ڕاستۆخۆ پەیوەستە بەرزکردنەوەی ئاستی زانستی و ئەکادیمی زانکۆکانمان هەروەها بەرزکردنەوەی ئاستی دەرچوانمان کە بتوانن بە ئاسانی کاریان دەست بکەوێت لە بازاری کار پێویستە ئەو پرۆگرامانە بە پێی پێداویستی بازاری کار بێ. ئێمە ئێستا لە وەزارەتی خوێندنی باڵاکار بۆ ئەوە دەکەین کە پرۆژەیەکمان هەیە ئەم پرۆژەوە پێداچوونەوەیە بە تەواوی پرۆگرامەکانی خوێندن لەسەر جەمبەشە زانستیەکانی کۆلێژ و زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ مەبەستە لیژنەیەکی باڵا لەسەر ئاستی وەزارەتی خوێندنی باڵا پێکێنداوە. ئەم لیژنەیە تایبەتمەندە بەوەی کە چۆن کار بکات بازاری کار زانکۆکان بە یەکەوە ببەسێتەوە. جەنابەت دەزانی ئێستا خواستی کار پەیوەستە بەوەی کە چی پێویستە چی کارامەیەک پێویستە لە دەرچوە هەبێ بۆ ئەوەی بزانین. ئەو کارەمانەی کە پێشتر ئێمە باسمان لێ دەکرد جاتر جەختمان لەسەرەوە کردەوە کە زمان لەنگویج سکڵ لەگەڵ ئایتیە دوو ڕەگەزی سەرەکین کارامەیەکی زۆر تەواون بۆەوەی لە دەرچوان نابێ. بەڵام ئێستا فەلسەفەی بەدەستێنانی کار زۆر گرنگە. ئەوانەی کە ساڵانە ئێمە لە زانکۆکانی هەرێمی کوردستان بە هەزارەها دەرچوومان هەیە نەک تەنانەت لە هەرێمی کوردستان بگرە لە دنیاشدا. بەڵام ئەمانە چۆن کاریان دەست بکەوێت بەڕاستی جۆب ئاپۆرچونیتی زۆر گرنگە کە ئێمە بتوانین چۆن ئەو دەرفەتە لە بەردەم دەرچوانمان بڕەخسێنین بەپێی ئەو پرۆگرامە خوێندنە. لێرنینگ ئاوتکەم ئاکامەکانی فێربوون زۆر گرنگە ئێمە احتیمامی پێبین بۆ ئەوەی کە دەرچوانمان سبەی نەچوونە بازاری کار ئەو کارەمایانەی جگە لە لەنگویج و لە ئایتی کارەمایی ترەیە کە ئێمە ئەبێت فێری دەرچوانمان بکەین. بۆ نمونە کۆمیونیکیشن سکیل واتە کارامەیی پەیوەندیکردن هەروەها ڕخنەگردن توانای بۆ چارەسەرکردنی کێشەکان پەیوەندیکردنی بە تیم کارکردن. ئەمانە کۆمەڵی کارامەین کە ئێمە ئەمانەوێت لە ناو پرۆگرامەکانی خوێندنە جێی بکەینەوە. پێویستی بازاری کار و بازاری پیشەسازی کە زۆر گرنگە کەتی تایبەت ئەو پێداویستیانەی کەتی تایبەت ئێمە لە ناو زانکۆکانمانە جێی بکەینەوە. ئێستا لە هەرێمی کوردستانیش بۆ مەبەستە وەزارەتمان بۆردێکی پیشەسازی ڕاوێژکاری پێکێناوە. ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا نوێنەرایەتی لەو بۆردە دەکەین کۆمەڵێک لە وەزارەتەکانی تر. کاری سەرەکی ئێمە ئەوەیە کە چۆن بتوانین ڕاوێژ لەگەڵ کەتی تایبەت لەگەڵ دەستگاکانی سندیکاکانی کەتی تایبەت گفتوگۆ بکەین بزانین چی پێویستە ئەمڕۆ لە بازاری کاردا بۆ ئێمە بتوانین بەپێی خواست و پێداویستی بازاری کار پرۆگرامەکانمان ڕێک بخەینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد حسێن سەرۆکی دەستگای سەرپەرشتی و دڵنیای جۆری لە وەزارەتی خوێندنی باڵا دووبارە سپاس بۆ بەڕێستان.